بۆ جارێکی دیکە کە سوکاری ئادەم یەحیا یەکەم شەهیدی خۆپیشاندانەکانی مانگی 12 ساڵی ڕابردوو لا بەردەم دادگای چەمچەماڵ گردبوونەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجامدا و داوای بە سزاگەیاندنی بکوژانی ڕۆڵەکەیان دەکەن. لا بەیاننامەیەکیشیاندا کە ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانیان کردووە داوای دەستگیرکردن و دادگایکردنی ئەو تۆمەتبارانە دەکەن کە لەلایەن دادگاوە فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە کە 7 بەرپرسی لقی 19 پارتین لە چەمچەماڵ. باس لەوەش دەکەن لە ئاگەری دەستگیر نەکردنی ئەو تۆمەتبارانە ئەوە هەڵوێستی دیکەیان دەبێت. ئێمە وەک بنەماڵی شەهید ئادەم یەحیا پاش نزیکەی 2 مانگ لە شەهیدکردنی ڕۆڵەکەمان و دەرچوونی بڕیاری دەستگیرکردن بۆ 7 بەرپرسی لقی 19 پارتی لە چەمچەماڵ لەلایەن دادگاوە، بەڵام تا ئێستا هیچ کەس لە تۆمەتباران دەستگیر نەکراوە و هەر ئەمەش نیگەرانی ئەمی لێ کەوتووەتەوە. داواکارین بە زووترین کات تۆمەتباران دەستگیر بکرێن و ڕادستی دادگا و داواکاری گشتی بکرێن بۆ ئەوەی بە سزای عادلانەی خۆیان بگەن و ڕێکاری یاسایی بەرامبەران بگیرێتە بەر. ڕادەست نەکردن و دەستگیر نەکردنیان لە کاتێکدایە کە دوێنێ یەکێک لە هاوسەرەکانی یەکێتی دەڵێت لە زۆنی سەوزدا تۆمەتباران لە هەر پلۆپۆستێکدا بن دەبێت دەستگیر بکرێن و ڕادستی یاسا بکرێن و هەر بۆیە داواکارین بە زووترین کار بکوژانی ڕۆڵەکەمان دەستگیر بکرێن و ڕادستی دادگا بکرێن. سەبارەت بە ڕادەستکردنی تۆمەتباران بە دادگا و داواکاری گشتی پەیام پەیوەندی کرد بە بەرپرسانی لقی 19 پارتی لە چەمچەماڵ، بەڵام ئامادە نەبوون هیچ ڕوونکردنە و لێدوانێک بدەن. شارەزایەکی بواری یاساش دەڵێت بەها و سەروەری یاسا لە بوونیدا نییە، بەڵکو بەهای یاسا لە جێبەجێکردنیدایە. هەر بۆیە پێویستە یاسا بەسەر هەموو تۆمەتبارێکدا وەک یەک جێبەجێ بکرێت و جیاوازی نەکرێت. قایمقامی چەمچەماڵیش ئاماژە بۆ دەکات هێزە ئەمنیەکانیان سەرجەمە و تۆمەتبارانە دەستگیر دەکەن کە فەرمانی دەستگیرکردنیان هەیە لەلایەن دادگاوە بەبێ جیاوازی. دیارە قیمەتی یاسا تەنها لە بوونیان نیە، قیمەتی یاسا لە جێبەجێکردنیەتی. یعنی بۆیە یاساکان هەرچەندێ مەسەلەن جوان بن و باش بن ئەگەر جێبەجێ نەکرێت و هیچ قیمەتێکی نامێنێ و بڕیارەکانی دادگاش هەرچەندە بڕیارێکی مەسەلەن بیوارانە بێ قیمەتەکەی لە جێبەجێکردنیەتی. وەیە ئەم جۆرە کەیسانە کە بە کەیسێکی شەقامدا ئەنرێت و لەم جۆرە کەیسانەیە دەرئەکەوێت ئایا سەروەری دادگا یاخود سەروەری یاسا یاخود دەسەڵات ئەوەی کە بانگەشەی بۆ ئەکا ئەڵێ یاسا سەروەرە و هەموو کەسێک یەکسانە لە بەردەم یاسادا لەم جۆرە کەیسانەیە دەرەکەوێت. من لێرەوە دڵنیای دەدەمەوە هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ، هێزە ئەمنیەکان، چ برانی پۆلیس، چ برانی ئاسایش، چ هێزە ئەمنیەکانی تری کە لە سنوورەکەدا هەن، هەر ئەمر قەبزێکە بۆیان بێت ئەوان بە دڵنیای و بەرچوخوان هەڵدەستن و جێبەجێشی دەکەن. لە ماوەی سێدەی دەسەڵاتی کوردیدا و لە ماوەکانی ڕابردوودا و لە کاتی خۆپیشاندانەکاندا چەندین هاوڵاتی و ڕۆژنامەنووس و چالاشی مەدەنی بە تەقەی هێزە ئەمنیە حیزبیەکان شەهید و بریندار کراون. بەڵام سەرەڕای چەندین فەرمانی دەستگیرکردن بۆیان نەک هەر هیچ کام لەو تۆمەتبارانە دەستگیر نەکراون، بەڵکو لەلایەن هەردوو حیزبی حکومڕانیشەوە داڵدەدراون. هەر ئەمەش هێندەی تر نیگەرانی کە سوکاری قوربانیەکانی بەدوای خۆیدا هێناوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.